يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەمڕۆ 16/3/2018 30 ساڵی ڕێک تێپەڕ بوو بەسەر کارەساتی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەی شەهیدکراودا. لە هەر شوێنێکدا ئینسان ستەمی لێ بکرێ، ستەمەکە زۆر گەورە و گشتگیر بێ، پێویستە موسڵمانان یادی بکەن و لەبیری نەکەن. لە 16/3/1978دا ئەو کارەساتە، ئەو زوڵمە گەورە دەرحەق بەگەلی کوردی مەزڵومی ئێمە کرا کە بەڕاستی ستەم لە هەموو شتێک لە ناوبەرترە. لە دینی ئێمەدا هیچ کافرێک ڕۆژە لە ڕۆژان لەسەر کافریەتیەکەی ناکوژرێ، شەڕی لەگەڵدا ناکرێ. تەنانەت وشەی جیهاد کە بەکاردێ لە ئیسلامدا لەگەڵ کافران نییە، لەسەر کوفرەکەیان نییە. هیچ کەسێک نابێ وابزانێت کەسێک دەکوژێت لەسەرەوەی کە کافرە، نەخێ دەبێت لەسەر ئەوە شەڕی لەگەڵا بکرێت کە زاڵمە. یعنی ئەگە کافرێک مسالیم لە ماڵی خۆیدا دانیشتەوە، خەریکی کار و کەسابەت و ئیش و خوێندن و مەعیشەتی خۆیەتی، تۆ وەکو مسڵمان نابێ هیچ ئازارێکت بۆی هەبێ. حەقی ئەوەی کە کافرە ئەوە عایدی خوایە، ئەوە قیامەت هەیە و حەشر و حیساب بەدەستی ئەڵڵایە. بەڵام کاتێک کافرێک ستەم دەکا، لەسەر زوڵمەکەی شەڕی لەگەڵا دەکرێ و زوڵمەکەی ڕادەژیرێ. پێشەوای گەورەی ئیسلام ئیمامی ئیبن القەییمی جەوزی لە کتێبی ئیغاثەة اللەهفان لە مجەلەدی دوودا دەفەرمێ: ئەصل كل خير هو العلم والعدل. بناغە و بنچینەی هەموو خێر و بەرەکەت و چاکەیەک دووشتە، زانست لەگەڵ دادپەروەریدا. زانستی شەرعیش بۆ خۆی بناغەیەکە بۆ دادپەروەری. خۆشەویستم، وەرە لە زانستە شەرعیەکان شارەزا بە. هەر یەکێک لە ئێمە تەرازویەک بداتە خۆی، وەرە بە شەریعەتی خوا کار بۆ خۆت بکە، بڕوان پێ بکە زوڵم لە خێزانت ناکەی، زوڵم لە منداڵت ناکەی، زوڵم لە دراوسێت ناکەی، هیچ مامۆستایەک ناوێ. هەر ئەو شەریعەتی ئیسلامە لێی شارەزا بە و تەطبیقی بکە کە عیلمە شەرعیەکەیە، بە دڵنیاییەوە تۆ دادپەروەر دەبی. حکوومەت هەر ئەوەی کەوا شەریعەت فەرموویەتی، زانستی شەرعی فەرموویەتی، جێبەجێی کاستەم لە میلەت ناکە، میلەت زوڵم لە حکومەت ناکە. بۆیە ئەساسی بەختەوەری زانستە، دواتر بەرهەمی زانستە شەرعیەکەش دادپەروەریە. وأصل كل شر هو الجهل والظلم. بناغە و بنچینەی هەموو شەڕ و خراپەکاریەکیش دووشتە، نەزانی و نەفامی لەگەڵ زوڵم و ستەم. ئینسان کە نەزان بوو ستەمکاریش دەبێت. ئەو کەسەی ستەم دەکا نیشانەی ئەو کەیە کە ئینسانێکی نەزانە و دوورە لە زانستی شەرعیەوە. زانایانی ئیسلام فەرموویانە زوڵم سێ بەشە. بەشێکیان لە نێوان ئینسان و خوای پەروەردگاردایە، ئەویش وەکو کوفر. ئینسان نەعوذ بالله کافر بێ بە خوای پەروەردگار، بڵێ خوایەک لە ئەرز و ئاسماندا نییە، ئەم گەردونە، من، تۆ، ئەرز و ئاسمان، باران، هەمووی هەر سروشتیە، خۆی تەبیعەتە و دێو دەڕوە. ئەوە بەڕاستی زوڵمی کردووە لە بینی خۆی و ئەڵڵادا، بەڕاستی زوڵمی کردووە کە ئەڵڵای نەناسیوە. دووەم مشریک کەسێکە کە دەڵێ خوا هەیە، ئەڵڵا هەیە. ئەو کاتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە مەککە، لە مەککە وەحی بۆ هات، هیچ کەسێ لە مەککەدا مولحید نەبوو، کافر نەبوو، مشریک بوون. یعنی هەموو دەیانگوت یا ئەڵڵا، بەڵام لەگەڵ یا ئەڵڵادا یا لات و مەنات و عوزاشیان دەگوت. یعنی کەسێک پێویستی هەبوو بە خوای گەورە بە ئەڵڵا بۆ منداڵ، یەقینی هەبوو ئەڵڵا هەیە لە ئاسماندا، بەڵام دەیگوت ئەو منداڵە هەتا نەچم لە بتی مەناد نەپاڕێمەوە خوا نامداتێ. ئەو بتە ئەو بەردەکە داتەشراوە لەسەر شێوەی مرۆڤێک، وەکو خوا دەسەڵاتی ئەو هاوبەشی خوایە نەعوذ بالله.
دەچوو بۆ سەفەرێک حتا سوزدەی بۆ بتەکەی نەبردایە و لێی نەپاڕایەوە نەیدەوێرا لە ماڵە بچێتە دەرێ دەیگوی یەقینم هەیە کە خوا هەیە ئەڵڵا هەیە بەڵام ئەم بتەش نەمپارێزێ ئەوانە مشریکن یعنی ئەم ئینسانە بەڕاستی زوڵمی کردووە لە تەوحید وەرە تۆ بتێکی تا داتاشرا و بەدەستی خۆت بکەی بە هاوبەشی ڕەب العالەمین پەروەردگاری جیهانیان سێیەم کەس کە زاڵمە لە بینی خۆی خوادا منافقە منافق ئەو کەسەیە بڕوای بەخوا نییە لە دڵدا بەڵام لە ڕواڵە تا دەری نابڕێ لە ڕواڵە تا خۆی بە موسڵمان نیشان دەدا بە ملکەتی ئیسلام نیشان دەدا لەوانەیە بێتە مزگەوت لەوە چێ خێر و خێرات بکە ناوی خوا بێنێ خوای گەورە ئەمان نەشی زۆر ڕق لێیە زاڵمی گەورەن بەڕاستی وەکو ئینە الشیرکە لەظولم عەظیم مشریک زاڵمێکی گەورەیە بە هەمان شێوە ئینسانی منافقیش کە درۆ لەگەڵ خۆی دەکا زوڵم لە خۆی دەکا بۆیە زاڵمن ئەو کەسانش کە خەڵکی منافق دەکەن یعنی کەسێک حکمڕانێک بێ بە ناوی ئیسلامەوە بڵێ ئێستا وەختی نوێژی جومعەیە ئەو کەسەی لەسەر جادە بیبینم نەهات پێ بۆ مزگەوت شەلاقی لە پشت دەدەم پشتی نەرم دەکەم بە زۆر دەیهێنم بۆ مزگەوت ئەویش زاڵمە بۆ چونکە ئەو کاتە ئەو کەسانی بە حڕیەتی خۆیان ڕوو دەکەنە ماڵی خوا جیا ناکرێنەوە لەو کەسانی کە بە زۆر هێنراون و کراونە موسڵمان منافقت دروست کرد بۆیە لە زۆر شوێنی جیهانی ئیسلامدا بەداخەوە بە درێژایی مێژووی ئیسلام کەسانێک بە حساب بە ناوی دڵسۆزی بۆ ئیسلام گەورەترین زەربەیان لە ئاینی ئیسلام داوە ئافرەتێک تۆ بە زۆر لەچکی بەسەراکەی و عەبا و چارشەیی بەسەراکەی بەڵام خۆی بڕوای پێ نەبێت کە لە مەرزەکە هاتان بەرەوە فڕێیدا ئەو منافقت کرد یعنی بڕوای پێی نییە بەڵام تۆ بە زۆر بە زەخت دەترسانە لە ترسی حکومەت و جەریمە و سزادان وای لێ بکەی ئەو کاتە خوای گەورە تۆش بە زاڵم حساب دەکات چونکە منافقێکت هێنایە کۆمەڵگاوە نەخێر ئیشی ئێمە ئەوەیە قەناعەتی پێ بکەین وەری نەگرت حیسابی عەلە اللهە لەسەر خوایە نەک لەسەر من و تۆ بۆیە قورئان بەڕوونی دەفەرمێ ئەفەئەنتە تکره الناس حتى يكونوا مؤمنين ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ ڕەئید وایە و حەز دەکەی بە زۆر خەڵکی موسڵمان بکەی ئیمان بێنن ناوە شتیوان ناکرێت جا زانایان فەرموویانە هەمزەی ئەفەئەنتە سەری قورئان چەند وردە ئەو هەمزەیە ئیستیفهامی ئینکاریە یعنی تونترین جۆری نەهیکردنە تونترین جۆری نەهی یعنی بە هیچ شێوەیەک ڕێگا بە کەسێک نادرێ بە زۆر کەسێک ئیماندار بکە و بیهێنێتە مزگەوت و نوێژی بە زۆر پێ بکە بە زۆر حیجابی پێ بکە بە زۆر بە ڕۆژوو بێ پێی بە زۆر قورئانی پێ بخوێنێ ئەمە حرامە ئەمە منافق دروست دەبێت جا کاتێک کە حرام بێ ستەم بێ زوڵم بێ کەسێک بە زۆر نوێژی پێ بکەی ئەگە بە زۆر کەسێ بکەی بە حیزبی ئەگە بە زۆر کەسێ بڵێ من دەبێت لەگەڵم نەبی دوژمنمی ئەها وەکو سەدام کاتی خۆی لە هەڵەبجەدا لەسەرەوە بووە یعنی ئەم هەموو ستەمێکی ئێستا کورجاری وایە دەیکا لە خۆی لە ناو خۆیدا لێی دەکرێت هەمووی لەسەر ئەوەیە من دەڵێم یان دەبێت لەگەڵم بی یان دەبێت بتکوژم ئەوە خوا بە گەورەی خۆی ئەو ڕەب العالەمینە دەفەرمێ کەس بە زۆر ئیماندار مەکەن ئازادیان بدەنێ با خەڵک خۆی بیر و ڕای ئازادی هەبێ لە هەڵبژاندندا ئەو هەمزەی ئیستیفهامە ئیستیفهامی چی ئینکاری کە بە قووەترین جۆری تەشدیدی ئینکارکردنە کەس بە ئیماندار نابێت بە زۆر بکرێت ئەوە زوڵمێک لە نێوانی خۆت و ئەڵڵادا دووەمیان زوڵم بەینەه وبەینە الناس لە نێوانی خۆت و خەڵکدا ئەمەشیان إنما السبيل على الذين يظلمون الناس تاوانبار ئەو کەسانن کە ستەم لە خەڵکی دەکەن ئەم ستەمە بەڕێزان بە دوو جۆر دەکرێت ئێمە وا دەزانین زاڵم هەر ئەو کەسەیە قەمچی لە پشتی خەڵکدا زاڵم هەر ئەو کەسەیە ماڵەکە لێ بستێنێ و بیخوا خانوەکە لێداژیرکەوە بەسەر تا بیڕوخێنێ بەڵام بڕواتان هەبێ خۆشەویستانم لەگەڵ ڕێزم بۆ هەمومان بۆ هەموو بیسەران و بینەرانی ئەم وتارە وەڵڵی ئەگەر تۆزێ بە خۆماندا بچینەوە هەست دەکەم ڕەمێ لە منەوە تا ئێوە زۆر بمان زاڵم دەرچین بە حکمی ئەوەی دەم لە کەسایەتی خەڵک وەردەدەین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2449 فەرموویەتی من كانت له مظلمة لأخيه هەر کەسێک ستەمی برایەکی لایە دنیای و بیرێک لە خۆت بکەوە ستەمت لە کام برا و خوشکت ئیماندارەکەت کردووە لە دووشتا پیامبەر صلی الله علیه و سلم سەیری حەدیثەکان کەن وشە بە وشە من عرضه أو شيء لە کەسایەتی ئینسانەکە ها باسی ماڵ و سامان ناکات جارێ بەرامبەر بە کەسایەتی و شەخصیەتی ئینسانێک چ ستەمێک لە کەسێک کردووە پیامبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت سەیری خۆت کە بە دوو جۆر کەسایەتی کەسێکت ڕووخاندووە عەیبێکی هەیە عەیبەکەی تێدا هەیە ناشەرعیەکی کردووە بێڕەوشتێکی کردووە دوو لە ڕووتان خراپەکاریەکی کردووە هەیەتی تۆ چۆن دەڵێ وایە
بەڵام دڵسۆز نەبووی نەچووی لە نزیکەوە بە تەنها بانجی کەی و نەسیحەتێکی خێری بکەی بڵێ وەڵڵاهی من ئەرکی ئیمانداری خۆم جێبەجێ کرد فڵان کەس تو خوا وریای خۆت بە باسەم عن نەشکێ ئەمەت پێ نەگوت چووی لە کۆڕ و کۆمەڵ و مەجلیس و جا سەردەمی ئەمڕۆ لە فەیسبوک و لە هەموویدا چووی ئابڕوت برد و چۆنت بینی و ئەوە باست کرد ئەوە غەیبەتت کرد خۆ ئەگە وانە بێ زیادت پێوەنا چووی بوختانیشت بۆ کرد نەعوذ بالله ئەوە سیستەمێکی هەرە گەورە لەو ئینسانە کردووە پیامبەر صلی الله علیه و فەرمووی ئەم حەقی موسڵمانە لە لای تۆیە یان چووی شەیئین ماڵەکەت خوارد ئەرزێکت داگیر کرد فێڵت لێ کرد لە معاملەیە غەشت لێ کرد تەزویرت لێ کرد فەلیەتەحەلەلهُ منه اليوم پیامبەر صلی الله علیه و فەرمووی با پەلە بکە هەر ئەمڕۆ خێرا بڕوە بڵێ فڵان کەس تو خوا گردنم ئازاکە بەخوا من بوختانم بۆ تۆ کرد تو خوا گردنم ئازاکە نەهاتم دڵسۆزم لە نزیکەوە نەسیحەتێکی خێرت بکەم بەداخەوە چوم غەیبەتم کردی ئەو ئەوروپایە بەس خۆیان بناسییا لەوەدا گرێویان دەبردەوە کابرا حەقی دراوسێکەی نییە حەقی ڕەفیقەکەی نییە خەریکی ئیش و کاری خۆیەتی ئەو لەوێ عەرەق دەخوا ئەو بەراز دەخوا ناڵە بۆ وا دەکا ئەوەی دەڵێ ئیشی من نییە من بنداعیەک نیم من بانگخواز نیم ئەو فاحیشەگەری دەکا باسی ناکا بڵێ کردوویەتی بەڵام بەداخەوە لە جیهانی ئیسلامیدا ئێمە ئەمانە هەر بە گوناهیش نازانین والله جاری واوە زین خێرێکی گەورەمان کردو فڵان کەس خراپەیەکی کرد من تو بۆ تۆی بجار مۆتۆر بچی بۆ یەکێشکەی بجارڕێەوە مەجلیسی میوانداری پێگەرم بکەین دراوسێکە باسی دراوسەکەی بکات لە میواندارێکی تردا هەر نازانین ئەو شەوە گوناهێکمان هەیە بەڵام دەڵێ وەڵا فڵان کەس 100,000 کەس دیناری فڵان کەسی لایە خواردوویەتی بەخوا زاڵمە بەخوا حکومەت زاڵمە 3 مانگ معاشێک جارێک نادا ئەی تۆ زاڵمنی کە دەمت لە عەرز و ناموسی خەڵک ناوە پیامبەر صلی الله علیه و فەرمووی هەردووکیان ستەمە ئەمڕۆ خێرا فریاکەوە بڕۆ گردنی خۆتی پێ ئازاد کە ئەگەر نەما بوو دوعای خێری بۆ کە بڵێ خوایە لێم ببوورە چونکە فەرمووی ڕۆژێ دێتە پێشەوە ناتوانی نە دینار بدەی بە خەڵک نە دیرهەم نە دۆلار إن كان له عمل صالح أخذ منه بقدر مظلمته ئەو کاتە خوای پەروەردگار لە قیامەتە شتێکی هەیە کە کردەوەی چاکەکانتن بەقەدەر ئەوەندەی غەیبەتی کەسێکت کردووە بوختانت بۆ کردووە ماڵ و سامانت خواردووە بەچی لێت خۆش بێ چاکەکانی تۆ دەدرێن بەو ئەگەر چاکەت نەما سەروەر فەرمووی خراپەکانی ئەو دێن بۆ تۆ پەنا بەخوا جا هیوا هەیە لە قیامەتە ئەم هەموو کۆڵە خراپەی هەیە دەڵێ خوایە خۆ من ئەم گوناهانەم نەکردووە خوا دەفەرمێ باسی خەڵکت کردووە غەیبەتی خەڵکت کردووە بوختانت بۆ خەڵک کردووە کەسایەتی خەڵکت لەکەدار کردووە گوناهەکان چاکەت نەماوە گوناهەکانی ئەویشت بۆ هاتووە وعنت الوجوه للحي القيوم وقد خاب من حمل ظلما لسورة طه آيات 111 فرمي أي رنج الروخ أو كسي كو گناهي خلشي ولا كولي خوينا ولا قيامته شاكا كاني همدران بخلق أم زخرابا كاني خلشي شي بودين هل لزوم مستمع كبنا رحت يكانيان خوش حال بي كابرايك دبيني توشي مصيبتك بوا تو جنابت هاوريك تهي لزانكو لبيمانغا سيكي درنت شوا ئەو وەختەی کە لە وڵایی فڵان کەس دەرەجەی کەمی هێناوە یان دەرنەچووە حەسوودیەک لە بینی تۆ ئەو قوتابێدا هەیە لەسەر دەرەجە خۆشحاڵێک بەدڵ تا هات ئەوە شەماتەی پێ دەڵێن ئەڵێن وڵات دراوسێکەیان کچەکەی تەلاق دراوە یەکسەر تۆزە فەرەحێک بەدڵ تا هات هەستت کرد پێت خۆشە ئەڵێن فڵان کەس سیارەکەی وەرگەڕاوە لە خوا بەس زیادە کوڕە کاکە نێزانین لێ خوڕێ هەستت کرد ها بەو ناڕەحەتی ئەو ئەگەر هەستت کرد فەرەحیەک و خۆشیەک بەدڵ و دەروون تا هات پەنا بەخوا لە خۆت بترسە ئەوەش ستەمت لەو پیاوە کرد واللهی بەچی خۆشحاڵی بە خەڵک دەربڕی خوا تووشی ئەوەت دەکا پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی لا تظهری الشەماتەة لأخیک فیرحمه الله ویبتلیک قەت بە ناڕەحەتی کەس خۆشحاڵ مەبە چونکە دڵنیا بە خوا ڕۆژێ دەرگا لەو دەکاتەوە ڕزگاری دەکا بەڵام تۆ تووشی ئەو موسیبەتەی ئەو دەکا پیاوێکی ساڵح و خواناس یەکێ لە ئەولیای خوا دەفەرمێت دەمودانم زۆر ڕێک و جوان بوو هەر بڵێ چۆن بەدەستکرد دانراوە خوا ئاوا دەمودانێکی جوانی پێبەخشی بووم ڕۆژە کابرایەک لە مەجلیسا قسەی دەکرد دانێکی لێرە هەڵوەری بوو دانێکی لەو سەرۆهیم بوو دانێکی پێشەوەی کەوتە بوو دەڵێت بوتم دانکەوتنیش ناشرینە وڵی فڵان کەس قسەکانی جوان و بەڵام کەسەی دەمودان دەکرد بێزت لێ دەکردەوە ئەڵێ وەڵڵی سوبحان الله لە ماوەیەکی کەمدا دانم کەوتنە ئازار و بۆشاییان تێکەوت و ئەو دەمودانە جوانم لە قیس چوو هەر بەوەی کە عیبم لەو پیاوە گرت کە دەسەڵاتی ئەوی تێدانە خوای گەورە هەمان شتی تووشی خۆم کرد محەممەدی کوڕی سیرین عالم و زانای گەورەی ئیسلام دەفەرمێ عەیەرت رەجولا بالئیفلاس فەئەفلەست واللهی من لە بازرگانیدا زۆر پێشکەوتوو بووم خوا مەعڵ و سەروەت و سامانێکی زۆری بەسەرا ڕشت بووم لەگەڵ عیلمە شەریعەکەدا خەریکی بازرگانی بووم بەردم بەفرۆشرا بە نرخی زێڕ دەفرۆشرا
ڕۆژێ بیستم کوتیان فڵان کەسی بازرگان ئیفلاسی کردووە وتم کاکە بۆ ئیفلاس ناکە لێی نازانێ خۆشحاڵیەک بەدڵما هات کە ئیفلاسی کردووە سبحان الله والله لە ماوەیەکی کەمدا هەموو سەرۆتەکەم لە دەستدا منیش ئیفلاسم کرد دەیجێڕمەوە بۆ ئەوەی کە پەنا بەخوا لەو لەحزەیە کە فڵان کەس ئیفلاسی کرد بوو باسم کرد خۆشحاڵیەک بەدڵما هات کە بازرگانێک لە بازاڕەکە شکستی خواردووە هەمان دەردی ئەوم توش بوو ئاگادار بەستەمت کردووە خۆی پەروەردگار تووشی هەمان بەڵات دەکاتەوە لە هەموو زوڵمێک ناشرینتر ظلم من ليس له ناصر إلا الله ئینسان ستەم لە کەسێک بکا کە غەیری خوا پشتیوانی نەبێ ئیوا هەیە ناوێت ستەم لە فڵان کەس بکات دەڵێ عەشیرەتێک لە پشتێوەیەتی دە کوڕی چەکداری بەدووەوەتی حیزبەکەی لە پشتێوەیەتی پەنا بەخوا گەورەترین ستەم ئەوەیە ئینسان بە کەسێ بوێرێ کە غەیری خوا کەسی نەبێ لێی بدەی پەلاماری بدەی ماڵی بخۆی بڵجاشی لە سەڵاتە بابیکە هیچ دەسەڵاتی نییە ئەو کەسی نییە داماوە نە حیزبی هەیە نە حکومەت جوابی دەداتەوە نە قەوم و عەشرەتێ لە پشتێتی بەس خوای هەیە ئەو کاتە تۆ گەورەترین زاڵمی گەورەترین زاڵمیش ئەو کەسەیە کە خەڵکی بێدین و بێڕەوش دەکا هەر کەسێک هەر کەناڵێک هەر تەلەڤیزۆنێک هەر دەستگایەک هەر میدیایەک هەوڵ بدا خەڵکی بێدین و بێڕەوشکە بەڕاستی بە ناوی ئازادیەوە ستەمی لە خەڵک کردووە سێمیان زوڵمی ئینسان لە بینی خۆی و نەفسی خۆیدا وەکو حەزەتی موسا کە ئەنقەز نەبوو مۆشتەکۆڵەیەکی لە قیبتیەکەدا لە سوڵەتی قەسەسا باسی دەکات لە ئاەتی 15 لە ئاەتی 16 فەرمووی ظەلەمت نەفسی خوایە ستەمم لە خۆم کرد یعنی ئینسان هەر خراپەیەک دەکا زوڵم لە هەر کەسێک دەکات لەوی نەکردووە دڵنیابەت لە خۆی کردووە یەکەم ستەم بەرامبەر بە نەفسی خۆی کردوێتی بەخوا کردوان فڵان کەس ماڵی فڵان کەسی خواردووە دڵنیا بە زوڵمی لەو نەکردووە پێش ئەو زوڵمی لە خۆی کردووە ئەڵێن فڵان کەس پەنا بەخوا فڵان کەسی کوشتووە بەخوا ستەمی لەو نەکردووە پێش ئەو ستەمی لە خۆی کردووە زوڵمی نەفسە سەرەتای هەموو زوڵمێک یەکەم جا خراپەکە بەرامبەر بە خۆتە و زوڵمکردنە لە خۆت نابێت ستەم و زوڵم لە کافر و فاجریش بکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا فإنه ليس دونها حجاب خۆ پارێزن ئەی ئیمانداران ئەی خەڵکی بەگشتی لە نزای ستەم لێکراو نەکەی ستەم لە کەسێک بکەی و دەست بەرز کاتەوە بڵێ خوایە ئینتیقامم بۆ لێ بستێنە ئامان خۆ لەوە بپارێزن ڕۆژێک کەسێک دوعا لێ بکا بڵێ خوایە تۆڵەم بۆ لە فڵان کەسکەیەوە با ئەو مەزلومە کافریش بێ یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی ڕاگەیان خەڵکی نەوا نەزانن بڵێ فڵان کەس کەستەمم لێ کردووە کابرایەکمان هەیە گەنجێکمان هەیە لە ئەوروپا ئەچێت لە شەریکەیەک ئەمان متمانەیان پێ کردووە پارەی دەدەنێ ئەڵێ وەڵا پارەکەی دەخۆم جا خۆ کابرا کافرە کابرا جوولەکەیە کابرا نەسڕانیە ئەوە بۆ تۆ نییە کابرایەک لە هەر شوێنێکی دنیادا مامەڵەی لەگەڵا کردی زمانی ژیانی پێدای بڵێ وەڵا خۆ کافرە خوا لەسەر کافر بە جواب نابێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ کافر نزا بکە و دوعا لێ بکە بڵێ خوایە تۆڵە لە فڵان کەسی ئیماندار بکەوە دوعاکەی ئەو کافرە لە بینی کافرەکە و خوادا هیچ پەردەیەک لە بینیانە خوا دوعاکەی لێ وەردەگرێت سبحان الله دوعای کافرەکەش وەردەگرێت چونکە مەزلومە کەسێک بێڕەوشتە دوو لە ڕوتان پەرژین بێ لەگەڵ ماڵی خوای پەروەردگارە کەسێک ڕەوشتی ناشرینە کەسێک بەدئەخلاقە کەسێک ڕەفتارەکانی نابەجێن تۆ دەڵێ دەچم زلەیەکی لێدەم کابرایەک ئاسایشە کابرایەک پۆلیسە دزێک دەگرێت کەسێکی تاوانبار دەگرێت بۆ خۆی وتی بەخوات چاکە بەوێت تۆزە تەمبێکم یاسا ڕێگەی ئەوەی نەداوە چوو زلەیەکی لێدا چوو شەقێکی تێڵدا چوو قەمچێکی لێدا چوو تفێکی لێ کرد جنێوێکی پێدا کە یاسا ڕێگەی ئەمەی پێ نەداوە ئیشی دادوە لە حکمی لەسەر دەدا ئەمە تۆمەتبارە ئەم ئاسایشە ئەم پۆلیسە ئەو پێشمەرگە چوو ئەو کاری بەرامبەر کرد با کابرا خراپەکاریش بێ ئەویش سەری بەرز کردە وتی خوا ئینتیقامت لێ بستێنێ خوای گەورە دەفەرمێ دوعای ئەو مەزلومە گیرا دەکەم حەدیثەکە دەفەرمێ دعوة المظلوم مستجابة وإن كان فاجرا ففجوره على نفسه دوعای مەزلومی خراپەکاریش گیرایە لای خوا ئەگە دڵی خراپەکارە بۆی وام لێ کردووە خراپەکەی بۆ خۆیەتی بۆ تۆ نییە ئیشی تۆ نییە ستەمی لێ بکەی بە ناڕەوا ئازاری بدەیت دوعای ئەو خراپەکارەش وەڵڵاهی گیرا دەبێت لای خوای گەورە بۆ نمونە کەسێ وێنەی کەسێ بڵاو دەکاتەوە لە کاتی خراپەکاریدا بڵێ ئەوە بێڕەوش بوو بۆیە وام لێ کرد ئەویش بڵێ خوا ئینتیقامت لێ بستێنێ وەکو ئابڕوت بردم وەڵڵاهی دوعای ئەو خراپەکارە لای خوا وەردەگیرێ ئەو بۆ خۆی خراپەکارە تاوانەکەی لەسەر تۆ نەنووسراوە بەڵام تۆ چوی ستەمت لێ کرد بۆی کە ئابڕوت برد کە بە خەڵکت ناسان کە دەنگ و باسەکەت بڵاو کردەوە زوڵمی لە هەمووان گەورەتر زوڵمی حکومەتە لە میلەتی خۆی لە هاوڵاتی خۆی کوشتنی بە کۆمەڵە بە ئاگر بە بۆمبا بە کیمیاوی هەروەکو لە 16/3/1970 کیمیاوی لە هەڵەبجەیدا و
5,000 ئینسان سڤیل بێچەک بێگوناه بە یەک چەند دەقەیەک لە 5 دەقەیە شەهید کران بە هەزاران بریندار کە ئێستا ئەوە ماون لە ژیانە ڕۆژانە خەڵکیان لێ دەمرێ ئەمە 30 ساڵی ڕێکە لەشیان بە ئازارە 30 دانە ساڵە تەلەبەی زانکۆ هەبووە ئەو کاتە تەلەبەی زانکۆ بووە لە هەڵەبجە بە ئیجازە چۆتەوە بەهۆی بەهار و نەورۆزەوە کیمیایی لێداوە ئێستا لە شەقامەکانی سلێمانی دەبینیومە شێت بەقیرە یعنی لەسەر شەقامەکانە دەکەوێت قوتابی زانکۆ کە کیمیایەکە لێداوە 30 دانە ساڵە بەبێ کەسی دەسۆڕێتەوە عەقلی لەدەستداوە بەهۆی ئەو کیمیایەوە هەیە چاوەکانی لەدەستداوە هەیە گوێیەکانی لەدەستداوە ئەو هەموو بێسەر و شوێنە کە ئێستا دەدۆزرێنەوە کە ئێستا لێرە خاوەنەکانیان نازانن چێیە کە لە ئێرانەوە دەهێنرێنەوە کابرا پیان و تۆ ئەولادی ئێمەنی بە مناڵی لە خەستەخانەیەکە هەڵمان گرتوویتەوە چ ناڕەحەتیەکیان هەیە داماوە نازانن باوکو دایکەکانیش ئەوەی کە منداڵی ون بووە بە DNA ئایا هی ئەوە هی ئەو نییە قبوڵی دەکا قبوڵی ناکە یعنی ئەمە 30 ساڵە ئەم ستەمە نابڕێتەوە بۆیە کەسیش لەسەرمان نەهاتە جواب هەموو دنیای هەژان بەڵام کەس تا ئێستا هەتا ئەوە 30 ساڵە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئامادە نییە بە جینۆساید بیناسێنێ ئەنی کە مەحمافێکی سروشتی مرۆڤی کوردە کەس هێشتا لەسەر ئەمە بەداخەوە پەرلەمانی ئەوروپا لە جیهانی دیموکراسیدا مناقەشەی ئەوەمان بۆ دەکا چونکە کورد بووین کەس لەسەرمان نەهاتە جواب زۆر شت لەسەر هەڵەبجە نووسراوەکو شیعر و ئەوانە ئەوەی سەرنجی ڕاکێشام و بەلامەوە جوان بوو هەمویان جوان بوون ئەوەی شاعیرەکان لەسەر هەڵەبجە نووسیویانە بەڵام مامۆستا شەریف وەرزێری شاعیر لە دیوانەکەی خۆیدا شعرێکی بە ناونیشانی زامێک هەموو 16 سەیەک دەکولێتەوە نووسیوە و دەڵێ بایەک لە خەزان لە هەناوی شێتیەوە هەڵی کرد ڕێژنەیەک لە ڕیسوایی لە هەورەکانی ڕقەوە باری دۆزەخێک بە ئەستێ و بەردی نەمرود و ئەسحاب الئوخدود داگیرسا ئافاتێک لە زەمهەریری عەفلەقیەت و سندانی عروبە و سەقەری سەرکەشیەوە بە قورجی نیشتیماندا کرا چرۆی هەنار جریوەی پاساری پرچە زیوینەکانی گزنگ بوخچەی بوچێنی بەهار بزەنە پشکوتوەکانی بەڕائەت ترپەی دڵ و چپەی پێ و حەیران و لاوکە حەزینەکانی 5,000 ڕێبوار لە 16 سەیەکدا لە باوەشی عومەری خاوەردا خەوتن لەوێوە شارگەڕیدەیەکە و بە کۆڵێک غوربەت لافاوێک نەفرەت مشتێک نزا مەملەکەتێکی خاپور و لوێچێک خاک و خۆڵی سووری شارە زوورەوە سەر بە کەلاوەکانی ویژداندا دەکات لە هۆڵەکاندا کۆڕ دەژێڕێ پێشانگا دەکاتەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە ڕادەنوێنرێ لە پشتی مایکرۆفۆنەکانەوە تراژیدیاکانی سەفەری خنکان دەژێڕێتەوە لە دەمی مبارەکی سوڵتانەکانەوە دەبێتە دەستڕێژی بەڵێن لە شەقامەکاندا 5 دەقیقە وەستان لە ڕۆژنامەکانی شەوە مانشێت ساڵە و ساڵ بە هەنیسکەوە ڕادەشێشرێتە ناو ئاپۆڕای ڤیستیڤاڵ 16 سێیەکان لێک ناچن 16 سێیەکان لێک ناچن یەکەم خاک سوور و بەری ئاسۆ ڕەش دووەم و سێیەم خاک ڕەش و بەری ئاسۆ سوور چوارەم خاک بوڕکانێکی ڕق ئەستور لە پێنجەمیشەوە تا ئێستا خاک سپاردەیەکە لە قوژبنی گیرفانی فەرامۆشیەوە نووزەی دێ شەهیدێکە دەستی لە ژێر چەناگەی خەمە و پەنجەکانی لە ناو دەمە و هێدی هێدی تەمی ناوئومێدی بۆ ئاسمانی چاوەکانی دەکشێ تابلۆیەکە لە پشتی کوڵاو قاسمەکانەوە نابیندرێ سرودێکە لە ڤێلای مەسئولەکانەوە نابیسترێ ئەندازیارێکە سەری لە مەسخەرەی تەندەری پرۆژەکان سوڕماوە باڵندەیەکە بەسەر مەزاری پۆلە شەهیدێکەوە هەڵکوڕماوە و لە مۆنۆمێنتەکە دەڕوانێ غەریبەیەکە و بە دەوری گۆی زەویدا دەخولێتەوە زامێکە هەموو 16 سێیەک دەکولێتەوە بەڵێ ڕەمزی هەڵەبجە عومەری خاوەرە وێنەی عومەری خاوەر کە هەمومان بینیومانە وێنەیەکی جیهانی و شناسی هەڵەبجەی شەهید و مەزڵومیەتی کورد ڕەم بێت جەنابتان وەکو پێویست مێژووی ئەو پیاوە عومەری خاوەر نەناسن عومەری خاوەر ناوی عومەری حەمە ساڵحە
بەڵام لەبەرەوەی کە باوکی زووتر وەفاتی کردووە و لە لای دایکی بە پەروەردەکراوە وەکو خێزانی کورد کە زۆربەی عایلەمان هەیە بە ناوی دایکیانەوە ناو دەبرێن فڵان کەسی پورایشە فڵان کەسی پور ئەوە ئەویش بە ناوی عومەری خاوەر واتە خاوەر دایکی بووە لەینا باوکی ناوی حەمە ساڵحە ساڵی 1934 لە هەڵەبجە لەدایک بووە ژنەکەی ناوی سامیە بووە 7 کچ و کوڕێکی هەبووە دوای 7 کەس خوای پەروەردگار کوڕێکی پێبەخشیوە ئەو کوڕەی زۆر خۆشویستووە خۆی و هەموو کچەکانی و خێزانی بەڵام بە قەدەری خوا کوڕەکەی بە منداڵی مردووە جەرگی بۆی تەزیوە و ئازارێکی یەکجار زۆر قوڵی بۆ خواردووە بەڵام شکرانە بژێری پەروەردگار بووە پیاوێکی موسڵمان و حەڵاڵخۆر و کاسب بووە خوای پەروەردگار ڕەحمی پێدەکات لە جیاتی ئەو کوڕەکە لێی سەندۆتەوە مردووە بەسکێک 2 کوڕی پێدەبەخشێ دوانەیەکی پێدەبەخشێ لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەردوو کوڕەکەی ناو دەنێ محەممەد و ئەحمەد ئەو کاتەی تەمەنی 54 ساڵە و دیمەنەکەی کە دەیبینن ئەوە محەممەدی کوڕیەتی لە باوەشایەتی ئەو مناڵە ئەوە یەکێکە لەو دوو مناڵەی کە دیاری خوا بوو لە دوای جەرگ سووتانێکی 7 خوشکا لەدایک بوون دوو مناڵەکە یەکیان لای دایکی بووە عمەر ویستوێتی لە حەوشەی ماڵەکە مناڵەکە ڕزگار کە یەکیان بە باوەشی دایکەوە ئەو مەلۆتکەیە لەو کاتە بەسەر قادرمەکەیە کەوتووە و ئەم وێنەیە لەلایەن وێنەگرێکی تورکیەوە بە ناوی ڕەمەزان حەمید ئۆستۆرگ وێنەی ژیراوە ئەوانەی کە دەڵێن وێنە و فۆتۆغراف خراپە بە ناوی ئیسلامەوە ئەی سیستەمێکی گەورە لەم دینە و لە هونەر و لە خەڵک دەکەن ئەو وێنەگرە تورکە نەبوویایە ئێستا وێنەی عومەری خاوەر کە بوو بە ڕەمزی مەزڵومیەتی هەڵەبجە و میلەتی کورد بەهۆی فۆتۆغرافەرێکەوە بەهۆی وێنەگرێکەوە ئەزیزم مایەوە بۆ لە خەڵق قەدەغەی دەکەی بۆ تەحریمی دەکەی بە ناوی ئیسلامەوە بەڵە ڕەمەزان حەمید ئۆستۆرگ کابرایە کە تورکە بە ویژدانەوە هاتە هەڵەبجە پاشانیش 100 وێنەی گرت 100 وێنەی لە ڕۆژنامەکانی جیهاندا بڵاو کردەوە ئەو کاتەی عەلی کیمیایی و سوڵتان هاشم لە بەغادادگایی کران ئەو ڕۆژنامە نووسە ئەو وێنەگرە فۆتۆگرافەرە هات و ئیفادەیدا کە من 100 وێنەی هەڵەبجەم بە چاوەکانی خۆم بینیەوە بەدەستی خۆم وێنەکانم گرتوون بوو بە شاهیدێک لەسەر عەلی کیمیایی و سوڵتان هاشم ئەوە ماڵی عومەری خاوەرە ئەوە بەسەر هاتەکەیەتی و ئەوە مناڵەکەیەتی لە یادی کیمیابارانی هەڵەبجەدا چ دەرسێک وەردەگرین دوای 30 ساڵ وانەی یەکەم گشتگیری خراپە نابێ هەموو خەڵکی هەموو میلەتێک بە 1 کەڕەت زەربی سفرکەین 1 بڕیاری بەسەرا بدەین خۆشەویستم ئێمە ئێستا چونکە کوردین ئەوەندەمان ستەم لێکراوە خەریکە شوناسی کوردایەتی ڕەسەنی ئێمە کە لێبوردەیی و دڵفراوانی خەریکە بەڕێزان لە یادی دەکەین ئەو ستەمەی ئەمڕۆ تورک لە عەفرینی دەکا دەیان گەنجی کوردی وەکو ئەم گەنجە جوانانە سەد هەرچی تورکە نەفرەتی لێ دەکرێت ئەمە هەڵەیە ئێمە وێنەگرێکی ئەو پیاوە تورکە بوو ڕەمزەکەی عومەری خاوەر و مناڵەکەی زیندوو کردەوە خۆ کوردێک نەیگرت چەند کوردی جاشیشمان هەبوون لە هەڵەبجەدا کە تاڵانی ماڵی خەڵکیان دەکرد بەڕێزم ئەی چەند کوردی جاش هەبوون چەند کوردی جاش پێشمەرگەش هەبوون کە لەناو پێشمەرگا بوون لە جاش پیستر بوون کە دەستێکیان هەبوو لەو شیمیا بارانەدا خۆوانە کورد بوون ئەوانە هاوخوێن و زمانی خۆمان بوون بەڵام خۆوە تورک بوو تورکێک بوو 100 وێنەی بردینە جیهانەوە لە ڕۆژنامەی جیهانیدا بڵاوی کردەوە و شاید حاڵ بوو لەسەر مەزلومیەتی ئێمە بۆیە دەکرێ بڵێ ڕژێمی تورکی فاشیست بەڵام هەموو تورکێک خراپ نییە دەکرێ بڵێ ڕژێمی فارسی ئێرانی خراپە بەڵام هەموو فارسێک خراپ نییە بۆیە ئاگامان لە خۆمان بێ ڕژێمی عەفلەقی و عەرەبەکانی ئێستای حکمڕانی بەغا زۆر خراپن بەڵام هەموو عەرەبێک خراپ نییە ئەوانەی تەیموریان لە ئەنفار ڕزگارکە بنەماڵەیەکی عەرەب بوون بۆیە ئینشاءڵڵا دەروونمان فراوان و گەورە بێ کورد بەوە ناسراوە هیچ کات زەڕب بەگشتی بەسەر خەڵکان نایەنێ حکوماتەکان ڕژێمەکان دوور لە دینەکان خراپن دەسەڵاتدارن بەڵام هاوڵاتیەکان هاوڵاتین کە لە نیشتیمانی ئێمەدا بوون لە هەولێر بن لە دهۆک بن لە سلێمانی بن لە گەرمیان و کەرکووک بن ئێمە وەکو ئەوان نین ئێمە باوەشمان فراوانە بۆیە هەرگیز گشتگیر مەبە قەت مەڵێ هەموو ئەو نەوعە هەموو ئەو میلەتە هەموو ئەو نەتەوەی خراپە نە حتا تەنانەت گشتگیری بۆ کەسیش بەکارمێنێت لە یەک کەسە قەت مەڵە فڵان کەس خێری تێدا نەما بە کەسێک بڵێ بەخوا تۆ ئینسانێکی زۆر تووڕەی بەڵام وەڵای دڵت سافە بەڵام بەڕەحمی زوو ئاش دەبیتەوە تۆ کەسێکی ڕەزیلی پارە خەرج ناکەی بەڵام سیفەتی ئەوەشت تێدایە قەتیش حرام ناخۆی ئافرەتێکی
ڕاستە نوێژ ناکەی بەڵام وڵای ئینسانێکی هێمن و لەسەر خۆی باسی چاکەکەشی بکە مەڵە خێرت تێدا نەماوە بڵێن نەخوێندەواری بەڵام وڵی عاقڵ و ژیری هەموو کەسێک خێرێکی تێدایە گشت گیری بەسەر کەس نامەهێنە زەڕبی گشت مەکە دووەم لە جەنگا نابێ کوشتنی بە کۆمەڵ هەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ یەکێ لە پێغەمبەرانی خوا ڕاکشاو لە شوێنەکە لەبەر ماندووبوون هەستی بەوە نەکردبوو کە شارە مێرولەیەک لێەوە نزیکە مێرولەیەک چوو بۆ ملیەوە و گازی زۆر لێگرت و ئازاری دابوو کە هەستا شارە مێرولەکەی بە قاچ پان کردەوە لەوانێت 100 مێرولەی کوشت بێ خوای گەورە عیتابی لەو پێغەمبەرە کرد لەسەر ئەو شارە مێرولە فەرمووی فەهەلا نەملەة واحیدە ئەی پێغەمبەرەکەم دەبوو ئەمە کاری تۆ نەبێ تۆ یەک مێرولە گازی لێگرت و یەک دانەبووە هاتۆتە ملتەوە گازی لێگرتووی ئێخۆ ئەو شارە تاوانیان نەکردووە واتە ئەم حەدیسە پێمان دەڵێ کوشتنی بە کۆمەڵ قەدەغەیە کوشتنی بە کۆمەڵ قەدەغەیە ئەگەر شارە مێرولەیەکیش بێ ئەی ئەگەر شاری مرۆڤەکان بێ ئەگەر شارێکی دینداری وەکو هەڵەبجە بێ کە بە مەدرسەی عیلم و زانستە شەریعەکان ناسراوە لە مێژوودا بۆیە دەبێ هەوڵ بدرێ بە هەمومان بە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حەساری اقتصادی مەنع بکرێ نابێ وڵاتێک کە ڕقی دەوڵاتیشکێ ئەمریکا حەساری خستە سەر عێراق سەدام چی لە ئێمە میلەتی ئاژار کرد بۆیە گەمارۆی ئابووری قەدەغە بکرێ ژن و منداڵ و هەژارەکان دەبنە قوربانی یەکەم نەک دیکتاتۆرەکان دەبێت چۆنکی ئێستا هەموو دنیا داوا دەکات چەکی کیمیایی قومبەلەی ئەتۆمی ئەمانە قەدەغە بکرێن ئەوەتانە دنیا داوا دەکات کۆریا ئێران فڵان کەس خەریکی چەکی ئەتۆمیە واللهی هیچی فەرق نییە ئەو تەیارانەی کەوا بۆمبا دەبارێنن تەیارەی حەربی دەبابە تانک ئەمانەش هەرچەکی کۆمەڵکوژن تەیارەیەک لە شارێک دەداگە 2 سەرباز کوژێ بەڵام 50 ماڵ دەڕوخێنێ یعنی ئەمانە تاوانەکانیان گشتگیرە بۆیە چۆن دەبێت دژی کیمیایی و چەکە ئەتۆمیەکان جیهان هەڵوێستی هەبێ کەسانی ڕۆشنبیر هەڵوێستیان هەبێ دژی تەیارەش هەڵوێستمان هەبێ دژی فڕۆکەی جەنگی دژی تانک و تۆپ هەڵوێستمان هەبێ و لانی کەم بە زمان نەفرەتیان لێ بکەین سێم لە جەنگا دەبێ خەڵکی سڤیل بپارێزرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نابێت ژن و منداڵ کوژرێ لە جەنگا بە هیچ شێوەیەک نابێت ژن و منداڵ و خەڵکی بێچەک و ئینسانی تەسلیم بوو ئینسانی پیر ئینسانی خواناز لە ڕاهیبێکە لە شوێنێکە دەبێت ئەمانە دەستیان لێ بپارێزرێ بپارێزرێن هەروەها نابێت ئینسانی موسڵمان هەرگیز خۆزگە بە جەنگ بخوازێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بوخاری و مسلمە کە ئەم حەدیسە ئەبێ ڕەمزی ئاشتی بێ لە یادی هەڵەبجەدا یا ئەیها الناس ئەی خەڵکینە بەگشتی لا تتمنوا لقاء العدو قەت خۆزگە مەخوازن بەڕە و بەڕووبوونەوەی دوژمنی کافریشتان یعنی تۆ موسڵمانێکی بڵێ خۆزگە کافر ئەم شۆهێرشی بۆ دەکردم بزانێت چ پندێکم دادەدا پێشمەرگەی بەڕێز ئاسایشی بەڕێز پۆلیسی بەڕێز ئەو کەسانی کە چەکتان بەدەستەوە لە ژیان تا با بەدەمتانەیە بڵێ خۆزگە دوژمن هێرشی دەکرد خۆزگە شەڕێک ڕوویەدا بزانێت چیمان پێدەکردن چۆن دەمانکردن بە دەواری شەڕ ئەم قسەیە بۆ تۆی موسڵمان ناگونجێ قەت خۆزگە مەخوازە لەگەڵ نەیارەکەتدا تووشی شەڕ ببی واسأل الله العافية بڵێ خوایە لە شەڕ بمپارێزە بڵێ خوایە لە شەڕی ئەو کافرە بمپارێزە خوایە لە شەڕی ئەو زاڵمە بمپارێزە خوایە بەخۆیەوە مەشغوڵی کە و من بێوەیکە داوای بێوەی و سەلامەتی بکەن قەت ئاواتی شەڕ و ڕوبەڕووبوونەوەی دوژمن مەخوازن فإذا لقيتموهم فاصبروا ئەگەر شەڕیش یەخەی پێکردن دوژمن هاتە سەر وڵاتان خۆڕاگر بن ئەمجا وڵاتەکەت تەسلیم مەکە ئەمجا شارەکەت تەسلیم مەکە مقاومەیەک بکە بۆ مێژوو سەری خۆت شۆڕ مەکە جەنگ سێنەوە بەجێ دێڵێ بۆیە ئیسلامی ئێمە دوژمنی شەڕ و جەنگە دەبەرەوەی جەنگ بەڕێزان سێنەوە بەجێ دێڵێ منداڵە هەتیوەکان ئەی مناڵی بێناس کە لە سۆزی باوەک بێبەش دەبێ تخوا کە شەڕێک ڕوو دەدا لە هەر شوێنێکە دوایی شەڕەکە کۆتایی پێدێ بەڵام ئەوەی ماوەتەوە یەکەم جیل ئەو منداڵەیە کە باوکی خۆی نەبینیوە چەند مناڵکەوە لە شەڕە باوشی دەکوژرێ لە دوای باوکی لەدایک دەبێ هەتا مردن لە وێنەکانەوە دڵت خوا بێ باوکم چۆن بوو بێ خۆزگە باوکم لە باوەشی بگرتمایە هیچ نازێک نییە لە دنیادا بگاتە نازی باوک هەرچی بۆ بنەماڵی شەهیدان بکرێ هەرچی مەعاشیان بدرێتێکە بەداخەوە ئەم حکومەتی هەرێمە حتا سەری ئەسپان گەندەڵە بەرامبەر بە بنەماڵەی شەهیدان و قوربانیان کە لە پێناوی کوردایەتیان ماڵوێران بوون ئەگەر هەموو ماڵەکەشی بۆ بکەی بەزێڕ ئەگەر هەموو پارەکانی دنیای بدەیتێ ناگاتە یەک ئێوارە کە باوشێک 2 سەمونی گەرم بۆ منداڵەکانی بێنێتەوە لە دوورەوە کە هاتن ئامێزیان بۆ بگرێتەوە ئەمە هەمووی بەرهەمی جەنگە ئەم مناڵەت چاوگەشە لە نازی باوک بێبەش دەکرێت بەرهەمی جەنگە دووەم بەرهەمی جەنگ هەژاریە
ئەو هەموو پارەی کە دەدرێت بەم هەموو فیشەک و سیلاح و تەقەمەنی و تەقاندنەوەیە واللهی بدرێت بە تەعمیر و ئاوەدانی وڵات دەیان زانکۆی پێدەکرێتەوە هەژار لە وڵاتان نامێنێ دوای جەنگ وڵات پڕ دەبێت لە هەژاری و فەقیری و بێکاری سێمیان ئینسانی پەککەوتە و مەعەوەق و کەم ئەندام ئەوەتە هەل لە هەڵەبجەوە لە شەڕی عێراق و ئێرانەوە بزانێت چەندین خەڵکمان هەیە لە شەڕی کووردا لە شەڕی داعشە لە شەڕی کەرکووکە ئەم هەموو کەم ئەندامە تا ئێستا لەسەر کورسیە هەیە بێت چاوە هەیە بێ قاچە هەیە بێ دەستە هەیە بە دەست نەخۆشی و برینەکانەوە تا ئێستا دەناڵێنێ ئەمە بەرهەمی جەنگە دوای جەنگەکە کۆتایی پێدەیە هەر ئەبێ لە سەمێزی گفتوگۆ دانیشی بۆی ئیسلامی ئێمە هەمیشە لە ئەوەڵ جارەوە تا مەجالت هەیە ڕێگەی شەڕ و یەخدەستە و یەخی دوژمن بە ئاواتیش مەخوازە هەر خۆزگەی پێمەخوازە نەک هەرمەیکە وەسئەلوا الله العافیە بڵێ خوایە لە شەڕ لام دەی هەمیشە لە سەمێزی گفتوگۆ بە ئاشتیانە کێشەکانت چارەسەرکە چونکە یان هەتیوی یان هەژاری یان ئەمەندامی ئەم سێ دەرگایە بەهۆی شەڕەوە دەکرێتەوە کە ئیسلام نەفرەتی لێکردوون کۆتایی وتارەکەم بۆ مێژوو دوو بەسەرهات دەژێڕینەوە کە مامۆستا مەلا مەحموودی ئازادی بە چاوی خۆی بینیونی و ئێستا لە ژیاندایە مامۆستا مەحموودی ئازادی دەفەرمێ لەگەڵ سەید غەفووری عەبابەیلیدا لە ئێران بووم لە ڕژێم قاچاق بووین بیستمان کە هەڵەبجە کیمیایی پێدا کراوە دوای 3 ڕۆژ گەڕاینەوە ئەو دیمەنە هیچ کاتێک هیچ قەڵەمێک ناتوانێت بە نووسین باسی بکە ئەو خێزانت دەبینی بە کۆمەڵ لە پەنا دیوارێکەوە سەریان بەیەکەوە ناوە هەمویان بەیەکەوە کەوتون ئەو مناڵانت دەبینی کە لە ژوورەوە دایک و باوک پەنجەرە و دەرگایان لە ترسی کیمیاویەکە داخستووە مناڵەکان لە باوەشی دایک و باوکیانە و ئامێزیان پێداکرەوە خۆیان بەسەراداوە سەلامەت بن هەمویان بەیەکەوە مردوون بۆنی جەستەکان ئەوەندە بەرز ببووانێ دەڕشاینەوە 2 ڕۆژ هەر دەڕشاینەوە تا ڕاهاتین 3 ڕۆژ بوو کیمیایەکە لێدرابوو سەدان جەنازەمان دێنا ڕیزمان دەکردن و شۆفڵێکمان دێنا و گڵمان بەسەرا دەکردن وەکو ئەوەی قەبریان لێ بکرێت بە 50 کەس بە 20 کەس بە 100 کەس ئاوا ژن و منداڵ و گەورە و بچووک هەمووی بەیەکەوە لە شوێنێکا لە چاڵێکا دامان دەنا لە شوێن تۆپێکە شۆفڵەکە دەهات گڵی بەسەرا دەکرد و دەبوو بە قەبری یەکجاریان لە گۆڕە بە کۆمەڵەکاندا ئەڵێ دوای 7 ڕۆژ دوای 7 ڕۆژ چوینە حەوشەی ماڵێکەوە 7 ڕۆژ بوو کیمیایەکە لێیدا بوو کوڕێکی گەنج و کچێکی گەنج دیار بوو ژن و مێرد بوون تازە پێدەگەیشتن تازە ژیانی هاوسەریان لە کولانە خانوویەکی بچووکا پێکەوە نابوو لە حەوشەی ماڵەکەیە دەست لە ملان یەک بوون و لە پەنایەکەوە کەوتبوون ئەوەی سەرنجی ڕاشێشاین مناڵێکی کچۆڵەی 2 ساڵ بە دەوری مەیتی دایک و باوکیا دەسوڕایەوە پەنجەی شایەتمانی خستووە دەمیەوە ئەوەندەی پەنجە مژی بوو پەنجەی باریک بوو بۆەوە 7 دانە شەو ڕۆژ بوو ئەو کیمیاش لەو مناڵەیدا بوو 7 شەو ڕۆژ لەوەر باران و سەرما ئەم مناڵە هیچی دەست نەکەوتۆ بیخوا تەنها پەنجەی خۆی مژیوە دەهات و دەچوو سەیری ئێمەی دەکرد و دەچۆ پەنامەیتەکەی دایک و باوکیەوە ئەڵێ هەڵمانگرتەوە ئەو کەسێک کە لەگەڵم دابوو ناوی سەید غەفووری عەبابەیلێ بوو وتی مامۆستا چی لێ بکەین کابرایەک لەوێ بوو ناوی مەلا مەهدی بامۆکی بوو وتم مامۆستا مەهدی تۆ ئەم مناڵە بەرە ئەمە 7 شەو ڕۆژە هیچی نەخوارد و کیمیایەکە دیارە هیچ کاری لێ نەکردەوە بە فەزلی خوا چەند زیتەڵە و زیندوو دیارە بەڵام دەلەرزێ لە برسانە و لە سەرمانە ئامان خواردنی قورسی نەدەیتێ چونکە تەحەمولی ناکە مەعیدەی هیچی تیانە مریشکێک بێنە سەری ببڕە و ئاوەکەی بدەیە ئاوی مریشکەکەی بدەیە ماڵی ئاوا بێت چۆنمان پێوت و ئاوای لێ کرد بردی و لە ئۆردوگای هەرسین لە ئێران کە سوکاری ئەو مناڵی دۆزیبەوە تەسلیمیان کردو 7 دانە ڕۆژ مناڵێک بە پەنجە مژینی دەستی سەیری ئەڵڵاکە سەیری ئەڵڵا دەیهێڵێتەوە وەکو موعجیزە ئاسا مامۆستا مەحموود دەڵێ پار و پێرار ئەو کچە هات بۆ لام کە بۆیان باس کرد بوو کاتی خۆی مەلا مەحموودی ئازادی لە هەڵەبجە تۆی هەڵگرتوێتەوە ڕزگاری کردووی هات زانکۆی کۆی تەواو کردبوو زانکۆی کۆی خۆمانی تەواو کرد بوو زانکۆی تەواو کرد بوو کچێکی ڕۆشنبیر خوێندەوار هەڵگری شەهادەی بەکەلەریۆس نەیدەزانی بە چ زمانێک سوپاسم بکە کە مامۆستا من مناڵێکی 2 ساڵان بووم تۆ هاتی لە حەوشەی لەگەڵ مەیتەکەی دایک و باوکمان منت هەڵگرتەوە بەڵێ خۆی پەروەردگار ئەمەی نیشانداین دەسەڵاتی ئیلاهی ئەمانەش ڕزگار دەکا بەڵام بەداخەوە حکومەت ئەمانە نانێتە سەر تەلەڤیزۆن دەنگ و باسەکانیان بژاردرێتەوە دووەمیان دەڵێ بوو بە 9 ڕۆژ 9 ڕۆژە ئێمە هەل لە هەڵەبجەدا ماوینەوە چوومە ماڵێکەوە تەماشام کرد خێزانێک لە ژێرزەمینەکان بەڵام دەرگای گەراجەکە کراوەتەوە یەک کۆمەڵ خەڵکی زۆر بەسەر یەکەوە ئەتگوت بەس بۆ نووسن ڕاکشاون یەکێکیان بەخواری ڕانەکشابوو کە ڕاکشابوون کیمیایەکە لێداون هیچیان نەستابوونەوە بەو مامۆستا سەید غەفوورەم گوتم بچۆ وتی مامۆستا بچم بۆ لای شی ئەمە 9 ڕۆژێک کیمیایی لێداون بەخوا لەبەر بۆگەن ناوێری بچێ ژوورەوە
دەست بۆ هەر لاشەیەکیان بەری دەستەکە بەدەستەوە دێ قاچەکە بەدەستەوە دێ بۆیە بە بەتانی دەمانگوازنەوە لاشەکان ڕزی بوون وتم واللهی لە هۆی ئەو مناڵەوە یەقینم هەیە لەوانەیە خەڵکێکی زیندوو مابێ با بچین هەناسەیان وتی کیمیایی لێمان دەدا وتم بە پشتیوانی خوا سەلامەت دەبین یەک بە قسەی ئەو نەگەڕامەوە چوومە ژوورەوە لەژێر زەمینەکەدا گوێم بە سنگیانەوە دەنا لە ناویاندا پیرێژنەیەکی بە تەمەن هەبوو هەناسەی دەهات بەس بخسمانە بەتانی و هێنامانە حەوشەکە بە لوێکی دەستم ئاوم خستە دەمیەوە مڵچەی لێوی دەهات ئاوەکەی پێخۆش بوو دەنگی مژینی دەهات کابرایەکی ئێرانی هات فارسێک بوو وتمان ئەم ئینسانە خێرا بگەێنە حدود و بیخێنە خەستانە وتیم بۆ کاری تایبەتی خۆم هاتووم ئەوما دەڵێ ئەو کابرایی برادرم هەر سیلاحەکەی داگرت و فیشەشی بردە بەرکوتی وەکو بێژنگ دەتبێژمەوە ئێستا ئەم پیرێژنە نەگەیەنی لە ترسانە پیرێژنەکەی بار کرد بربووی بۆ کرماشان لە دواترا ئەو لە وەردوگا کە سوکاریان دۆزیبەوە ئەڵێ ئەو پیرێژنەیە وتبووی وەڵڵی کابرایەک منی ڕزگار کردو پیان دەبوو مەلا مەحموود دەڵێ زانیم دیارە ئەو کاتەی گوێ بە گوێ ئاگادار بووە بەڵام جەستەی کاری نەکردووە ئەو پیرێژنەش بە سەلامەتی ڕزگاری بوو هەتا بە کۆچی دوایی خۆی وەفاتی کردووە ئەمە حاڵی میلەتی ئێمەیە بەڕێزان ئەمە ئەو کوردەیە کە بە درێژایی زەمن ستەمی لێ دەکرێت خۆمان ستەم لە خۆمان دەکەین دوژمنەکانیش ڕەحممان پێ ناکەن چارەسەرمان ئەوەیە بە یادکردنەوەی هەڵەبجە تەنها لە چەند ڤیدۆیەکی تەلەڤیزۆنیدا زامەکانمان مەکولێننەوە ڕەحم و بەزەیتان بێتەوە بەو مەزلومانێکی ئێستاش بەدەست برینەکانیانەوە دەناڵێنن ئەی کۆمەڵگای نێودەوڵەتی ئێوە بە حیساب جیهانی دیموکراسی و دادپەروەرین کە بەڕاستی وانە تا ئێستا ئامادەنین ڕووداوێک 30 دانە ساڵە شاید حاڵەکانی ماون بەداخەوە بە جینۆسایدێکی عالەمی نایناسێنن هێستا ئامادەنین ئێمە وەکو نەتەوەیەکی سەربەخۆ تەعامولمان لەگەڵا بکرێ هێستا پشتیوانی عەرەبێکی عێراقی حکومڕان لە بەغا دەکەن کە تەمسیلی عەفلەقیەکانی پێشوو دەکاتەوە هێشتا ئێمە بە تاوانبار و ئەوان بە خاوەن حەق دەزانن ئەی دادپەروەری و عەدالەت لە کوێدایە ئێمە تەنها ئەوەمان بۆ دەمێنێتەوە ڕوو لە خوای خۆمان کەین بە حەق ئەڵڵا بناسین هەرکەس پشتیوانی بەخوا بێ خوای گەورەش دەیهێڵێتەوە با خوای خۆمان بە حەق بناسین و ڕازگۆ بین لە خواپەرستیماندا پاشان تەبایی ناو خۆمان ئێمە هەر وەختێ تەبا بووین دوژمنان چەند زۆر بن زەفەرمان پێ نابن هەر چەندە دوژمنانمان لاواز بن لە ناو خۆماندا دووبەرەکیمان هەبێ دوژمن بەسەرماندا زاڵ دەبێ خواناسی بە حەق و تەبایی ناو خۆمان زامنی سەرکەوتنمانەوە خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە یا ڕەبی خوای پەروەردگار لە شەهیدانی هەڵەبجە خۆش بە خوای پەروەردگار 5,000 کەسی بێتاوانی بێچەک بوونە قوربانی خوای گەورە چۆن حەق لەو زاڵمانە سەندەوە و بە چاوی خۆمان ئینتیقامەکەمان بینی هەر کەس ستەم لە کوردەکە هەر کەس ستەم لە ئینسان دەکات لە هەر شوێنێکی جیهاندا یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ئەوە ئینتیقامی لێ بستێنی انتقامي مظلومان للظالمان بستيني يا رب العالمين يا منتقم يا الله يا ربي خوا درجايك رحمة لملتي كرد بكيتوا درجايك برحمة لكرداني عفرين وروج عواب كيتوا يا ربي خوا ناس ودين داري بحق مانكي دور بين لكفر وشرك ونفاق يا رب العالمين بقولي خد شفاينا خوشكان مان بو بنيري بشفاي خد يا شافي يا الله شفاينا خوشكان مان بو بنيري يا ربي خوا دل بخمكان مان دل خوشكي هر کس شو گرفتی هي خوا درگای رحمتی لی بکیوا یا ربی خوا هر کس گرفتار درگای رحمتی لی بکیوا هر کس دل بخمت الخوشی کی هر کس نخوشی درونی هي یا ربی خوا آسودهی پی خلاط کی رحم بخمنکار و قطابی کان مام کی بهار و نوروز من لی پیروز کی یا ربی خوا برکتی خود من بسراب بارینی برکتی خود من للزوی رقا و بروینی ولات من کردستان من آودان کی للشر دشمنان بدور من کی لنا تبعینا و خو خوا بدور من کی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون